بێگومان پەیامەکەی بەڕێز ئۆجەلان لە حوتی ئەم مانگەدا لە ڕێی پارێزەرەکانیەوە بۆ دەستپێکردنەوەی پرۆسەی ئاشتی و گوڕوتی تەوژمێکی تر بە ئاشتی کە ئەمە جاری یەکەمیش نییەکەوە دەست پێشخەری وا دەکات. بێگومان گرنگی خۆی هەیە لەم کاتەداکەوە ڕۆژهەڵاتی ناوین بە تەنگژە و قەیرانگەلێکی زۆر سەختدا گوزەر دەکات لە بارودۆختێکدا کە دەوڵەتی تورکیا بۆ خۆی قەیرانی گەورەی هەیە بۆ خۆی ڕوبەڕووی قەیران بتەوە لەگەڵ وڵاتە جلهێزەکانی وەکو ئەمریکا لەسەر سیستەمی S400 لەسەر لەگەڵ وڵاتانی ئەوروپا لەسەر گەڕان بە دوای غاز لە دەریای سپیناوە ڕاست و لە کەناراوەکانی قوبرس لە ئاوا بارودۆخێکدا ئەگەر بکرێت دەوڵەتی تورکیا کەڵک لەم پەیامەوە بگرێت بۆەوەی کەوا جارێکی تر شانسێکی تر بە ئاشتی بدەنەوەوە ئەوەی لە پەیامەکەی بەڕێز ئۆجەلاندا هاتووە کە ئاماژە بە وتەکانی تورگۆت ئۆزالی سەرۆکی پێشووتری تورکیا دەکات کە کاتی خۆی وتوێتی هیچ کێشەیەک و هیچ قەیرانێک لە ڕێگەی چەک و لە ڕێگەی تونند و تیژی و زەبر و زەنگەوە چارەسەر ناکرێ و هەر لە ڕێگەی دانووسان و ئاشتی و لێک تێگەیشتنەوە چارەسەر دەکرێ. ئەمە ئەهمیەت و گرنگی خۆی هەیەەوە دەکرێت کەڵکی لێوەربگیرەوە ئیتر سەروەت و سامان و تواناکانی گەلی تورکیا لە شەڕی ناوخۆ و شەڕی لابەلادا بەکار نەبرێت بەڵکو لە ئاوەدانکردنەوەی ئەو وڵاتەدا لە گەشە پێدانی لە خزمەتکردنی لە پێکەوە ژیانی گەلانی ئەو وڵاتەدا بەکار ببرێت. پێشنیارەکە و دەستپێشخەریەکەی ئۆجەلان دەکرێت مەسجێک بێ و ڕوونکردنەوەیە بێ وەڵامێک بێ بۆ ئەو بانگەشانەی دەوڵەتی تورکیاکەوە پەکەکە بە تیرۆریست ناوبەرن بە شەرخواز ناوبەرن بە جوداخواز ناو ببن. ئەمە هەموو ئەوانە پوچەڵ دەکاتەوە کە لە ڕابردوودا ئەوان بانگەشەی ئەوەیان کردووە لە میدیاکانیانەوەوە لەسەر ئاستی دنیا کاریان لەسەری کردو. ئەمە ڕووی ئاشتیانە و ئاشتیخوازی ئەم هێزە پیشیان دەدات کە دەخوازێ لە ڕێگەی دانووسان و توێژەوە کێشەکان چارەسەرکە بێ خوێن ڕشتن. ئەگەر دەوڵەتی تورک وحودی ئاکەپە و ئەردۆگان سوود لەمەوە نەگرن بێگومان ئەمە لەسەر ئاستی جیهان خۆیان زیانی گەورەی تیادا دەکەن و لەسەریان دەکەوێتەوە کە فرسەتێک و هەلێکی وا بۆ ئاشتی بێتە ئاراوە و ئەوان نەچن بە پێشوازیەوە و پەنا بۆ چەک و بۆ تونند و تیژی برن. بەڵێ بێگومان ئەوەی پێویستە لەسەر لایەنە کوردستانیەکان لەسەر ئاستی کوردستانی گەورەداکەوە هەموو تواناکانیان بخەنە گەڕ بۆەوەی پرۆسەی ئاشتی بخەنەوە سەر ڕێگای و مەرکەزی خۆی بۆەوەی لەسەر ئەوە کار بکرێەوەمە بەرژەوەندی بۆ هەموو کوردەی ئەگەر ئەمڕۆ کێشە و ململانیەکانی پارتی کرێکارانی کوردستان و دەوڵەتی تورکیا پەلی کێشاو بۆ بەشەکانی تری کوردستان چ لە باشووری کوردستان ڕۆژئاوای کوردستان ئەگەر لە باکووری کوردستان ئەم کێشە چارەسەر بکرێەوە کێشە و مشکلە و قەیرانەکان لەسەر ئەم دوو پارچەی تری کوردستانیش لا دەبرێتەوە. لەبەرەوە زۆر پێویستە بە تایبەتی بۆ سەرکردەکانی باشووری کوردستان کە ئەمڕۆگەر هەر جۆرێک پەیوەندیان لەگەڵ دەوڵەتی تورکیادایە سوود لە دەوڵەت لە پرۆ پەیوەندیانە وەربگرن فشاری زۆر بکەن چ بە پەیوەندی ئابوووریەکانیان سیاسەکانیان بۆی کەوا فشار لەسەر دەوڵەتی تورکیا بکەن کەوا جارێکی تر ئەم هەلە لە دەست نەدەن جارێکی تر بێنەوە سەر مێزی و توێژ و دانووسان و لە ڕێگەی ئاشتیەوە بە خەباتی مەدەنی چارەسەری ئەم کێشانە بکەن.